ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنمەکەمان قسەکردنە بێت لەبارەی خوێندنەوەی ساڵێکی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کار و چالاکیانەی کە ئەنجامیاوە. هەڵبەت هەر کابینەیەکی حکومی کە پێکەێنرێ ناوبەناو خوێندنەوە هەڵسەنگاندن لە دیدی شرۆڤەکاران، ڕۆژنامەنووسان، چاودێرانی کاروباری حکوومەت ئەنجامەدرێ بە تایبەتی دوای ئەوەی ساڵێک لە تەمەنیم کابینێت تێپەڕێ 2 ساڵ تێپەڕێ 3 ساڵ تێپەڕێ زۆرجار قابلیەوەیە کە خوێندنەوە بۆ کاروبارەکانی حکوومەت بکرێ و ئەمە بەشێکە لە ئەرشی میدیاش. ئەمڕۆ بە میوانداری بەڕێز ژیان جەلال پارێزەر و چالاکی کۆمەڵگەی مەدەنی گفتوگۆی ئەم تەوەراکەین. ژیان خان بەخێربێت و خۆشحاڵی. ژیان خان ساڵێک بەسەر تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە تێپەڕێ. کابینەیەک کە سێ لایەنی سەرەکی لە پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان پێشێنەرە سەرەکیەکانی ئەم حکوومەتەن و بە تایتڵ و بە دروشمی چاکسازیەوە ئەم کابینێت دەست بەکار بووە. جەنابتان وەکو چالاکێکی کۆمەڵگەی مەدەنی، وەک پارێزەرێک، وەک هاونیشتیمانیەک، خوێندنەوەتان بۆ ساڵێکی تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە و چییە؟ وەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. بێگومان کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە هەر لە سەرەتایی دەست بەکار بوونەوە دروشمی چاکسازی یەک و دروشمانی کە بە جددی ئیشی لەسەر کرد و کارڕامەکەی لەسەر داڕژرا و ئومێدێکی زۆری لای خەڵکی کوردستان دروست کرد. ئەو بوو کە هەر لە دەست پێکەوە هەنگاوەکانی چاکسازی بە فعلی بەدی کرا و هەنگاوی زۆر باشنا و گرنگترین ئەو پرسانی کە وەکو هەنگاوی عملی بۆ چاکسازینەرا ئەو بوو کە یاسای چاکسازی بوو، یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و امتیازات و خانانشینەکان لە هەرێمی کوردستانە لە ڕێگەی یاسایەکەوە لەلایەن حکوومەتەوە نێررا بۆ پەرلەمان و دوای ئەوەی کە لەلایەن پەرلەمانەوە خوێندنەوەی بۆ کرا و زۆرترین بە زۆرینەی دەنگ پەسەند کرا لە 16 ئەم ساڵ. یاساکە دوای ئەوە نێررا بۆ سەرۆکایەتی هەرێم و لەلایەن سەرۆکی هەرێمەوە لە 4/2 واژۆی لەسەر کرا و بەپێی ئەو مودە قانونی کە بۆی دیاری کرابوو لە 1/7 و چەند ڕۆژێکە یاساکە چۆتە بواری جێبەجێکردنەوە کە دواتریش میکانیزمەکانی جێبەجێکردنی یاساکە ئەوەش دیسان کۆمەڵێ جیهەت و کۆمەڵێ دەستگا مختصن بەوە کە لە ناو یاساکە جێ کراوەتەوە ئەو جیهەتانی کە یاساکە جێبەجێ دەکەن و میکانیزمەکانی پرۆسی چاکسازیەکە چۆنە ئەوە لە یاساکە جێگیر کراوە. تەمان ئەمە یەکێک بوو لە هەنگاوە هەرە گرنگەکان و دەستپێکێکی زۆر باش و هەنگاوێکی عملی و جددی بۆ بەکشدا چوونەوەی یعنی نەخۆشی ترین یاخود گەورەترین ئاریشەیەم کۆمەڵگەی کە گەندەڵی بوو هەمومان قسەمان لەسەرەکرد. ینی کەس نییە ئەوە شتێکی شاراوە نییە کە بوترێ چۆن لە زۆربەی وڵاتانی جیهانەیە لە کوردستانیشا گەندەڵی بوونی هەبووە و تەراکمبوون و کەڵەکە بوونی کۆمەڵێک کاری ناسایی، کۆمەڵێک بە هەدەردانی سامانی گشتی لە خلالی 28 ساڵی 29 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 تا ئێستا. بێگومان دوای چەند ساڵێک هەموو حکوومەتێک پێویستی بۆ هەیە دووبارە مراجعەی خۆی بکات، دووبارە ڕێخستنەوە بکات بە سیستەمەکانی خۆیان، بە سێکتەرەکانی خۆیان و بێگومان یەکێک لە ئەولەویەتترین یاخود ضەرورترین کارەکانی حکوومەت ئەو بوو کە لەم کابینەیە دەستی بۆ بەرێ ئەوش پرۆسی چاکسازی بوو. هەرچەندە ناکرێ بڵێن ئەمە حکوومەت یاخود کابینەکانی پێشوومە بەستی چاکسازیان نەبووە، نەخێر لە کابینەکانی پێشووتریش ئەم هەوڵە دراوە، لە کابینەی پێشووش دووبارە قسەی لەسەر کرا و چووشە پەرلەمان، بەڵام ئەو بوو ئیشی لەسەر نەکراو نێررایەوە. بەڵام خۆشبەختانە ئەم کابینەیە بە جددی بۆ دەستپێکە دەستی پێکرد و بەرهەمەکەشی ئەو یاسایە بوو کە لەدایک بوو چۆ بواری جێبەجێکردنەوە. بێگومان یاسای چاکسازی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان، بۆ ئێستای هەرێمی کوردستان، چونکە هەمومان تێبینی ئەومان کرد و قسەمان لەسەرەوە بوو کە بە هەدەردانێکی زۆر هەیە لە سامانی گشتیە و جۆرێک لە نادادپەروەری هەیە لە مەسەلەی موچە، پلەی وەزیفی، ناونیشانی وەزیفی ئەمانە و کۆمەڵێ خەلەل و کەم و کورتیمان هەیە لە سیستمی ئیدارەیە، لە سیستمی داراییمانە. یعنی ئەمان هەمووی کۆمەڵێ ئاریشەی و گرفتی زۆر قوڵی دروست کرد کە پێویستی بە چاکسازی بوو. وەم یاسا زۆر بە وردی، زۆر بە دەقیقی چۆتە ناو کون و قوشبنی ئەو خەلەل و کەم و کورتیانە و کە لێنانە پڕەکاتەوە. وەگەر یاساکە یاسای ژمارە 2 ساڵی 2020
سەیری بکەیت دەبینیت کە یعنی کەلێنی زۆر باشی پڕ کردوێت ئەو داخوازی و خواستانی کە خەڵکی کوردستان هەیبووە هەمیشە داوای چاکسازی کردو و بنەبڕی گەندەڵی کردو هەمووی لەم یاسایە جێگیر کرا و جێبۆتەوە و ئەوەشی کە هەنگاوی دواترە گرنگترە جێبەجێکردنی یاساکە وەکو خۆی کە ئەمەش دیسانەوە ئەرکی ئەو دام و دەستگایانەیە ئەرکی وەزارەتەکانە و جیهەتانی کە لە ناو یاساکە معنین و مختص کراون بۆی کە ڕقیب بن چاودێر بن بەسەر جێبەجێکردنی یاساکە کە داواکاری گشتیە پەرلەمانە دەستەی نەزا هەیە و دیوانی چاودێری داراییە تا چەند بە دوواداچوونی وردی ئەبێت لەوەی کە سەرجەم سێکتەرەکان ئەم پرۆسە چاکسازیە جێبەجێ دەکەن چونکە گرنگی چاکسازی لەوەیە کە سەرانسەری بێ گشتگیر بێ نەک لە شوێنێک جێبەجێ بکرێت لە شوێنێکی تر جێبەجێ نەکرێت لە شارێک جێبەجێ بکرێت لە شارێکی تر جێبەجێ نەکرێت لەبەرەوە نابێت کەس چاوبۆشی بکرێت لەوەی کە لەم یاسایە دەرچێت یاخود ئەم یاسایە شمولی نەکات یعنی ئەمە گرنگی جێبەجێکردنی یاساکەیە و خۆشبەختانە ئەو جیهاز و دەستگایانی کە ڕقیب و چاودێرە بن بۆ ئەم جێبەجێکردنی ئەم یاسایە لەناو یاسای چاکسازیە جێگەی کراوەتەوە و ئومێدێکی زۆر هەیە لەوەی کە ئەم هەنگاوهەنگاوێکی زۆر جددی و بە هیچ جۆرێ قابلی ئەوە نییە کە کەسانێک خوان بدزنەوە و یاخود ڕێگری دروستکەن بۆ جێبەجێکردنی یاساکە. بەڵێ ژیان خان باسی وت کرد کە یاسای چاکسازی تێپەڕێنرا هەرچەندە گەرێمە بگەڕێنەوە یاسای چاکسازی تەمەنێ گەڕێتەوە بۆ خولی پێشووی پەرلەمان و کابینی هەشتەمی حکوومەت هەرێمی کوردستان بەڵام ئەوشمان لەبیر نەچێت کە بەڕاستی چاکسازی کۆمەڵێک دوژمن و نەیاریشی هەیە کە زۆر جار خەڵکانیەکان ڕەنگە لە ئاسی بەرپرسیارەتی و لەم حیزب و لەو حیزب بن کە بەرژەوەندیان لەگەڵ چاکسازی نایەتەوە و بە ئوسلوب و شێوازی تایبەتی خۆشیان هەوڵێن کە کۆسپ و لەمپەر بۆ پرۆسی چاکسازی دروست بکەن. پێم خۆشە لە پاڵ پرسی چاکسازیە باسێکی ئەوش بکەین کە لە شەژمانگی یەکەمی پێکهێنانی حکوومەت هەرێمی کوردستان دەست برا بۆ زیادکردن و باشکردنی داهاتی ناوخۆیی لە شەژمانگی یەکەم زۆرجار حکوومەت ئاماژی بەوا کرد کە داهاتی ناوخۆیی لە 120 ملیارد دیناری مانگانەوە گەیاندووەتە نزیکەی 250 ملیارد دینار. خوێندنەوە چیە لەسەر ئەوەی کە زۆرجار حکوومەت باسی لە فرەچەشنکردن و زیادکردنی سەرچاوەکانی داهاتە کرد. خوێندنەوە چیە بۆی کە لەم ساڵەیە حکوومەت هەرێمی کوردستان لە پاڵ یاسای چاکسازیە پرسێکی تر کە زۆرجار لەسەر زمانی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لە کارنامەکەی لە پرۆژەی حکوومەت لەسەر زمانی بەشێک لە زۆرێک لە وەزیرەکان قسە لەسەر پرسی بە فرەیکردنی سەرچاوەکانی داهاتەکرا. بەڵێ تەوانەوەی بابەتێکی زۆر گرنگاوە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باش لەوە تێگەشتووە کە دەرەنجامی ئەو بەهەڵە بەکارهێنانی داهاتوو بە هەدەردانی کە لە چەند ساڵی ڕابردووە کراوە بۆتە هۆی ئەوەی کە ئێمە گرنگیمان بە پەرەبێدان و بەرهێنان و پشتبەسم بە سەرچاو و ژێرخانی تری ئابووری نەبووە بەهۆی ئەوەی کە ئەو بودجەی کە بۆ هەرێمی کوردستان دێراوە لە 180 بۆ موچە ڕۆشتووە موچەیەک کە زۆرێک لەو موچە خۆرانە موچەخۆری نایەساین زۆرێک لەو موچە خۆرانە دوو موچە و سێ موچەنی یعنی ئەمە وای کردبوو بۆهی ئەو پرۆسە گەندەڵی و قۆرەخکاری کە کرابوو وای کردبوو کە بە هەدەردانێکی زۆر هەبوو لە 115 مابووە بۆ خەرجی خزمەتگوزاریەکان و تەنها لە 105 بۆ پەرەپێدان بوو پەرەپێدان کە تۆ پێویستت بە خزمەتگوزاری و هەروەها ئەوی کە بەڕێز باسی کرد تەنەوەعکردن و هەمبەجۆرکردنی سەرچاوەکانی داهات و پشتبەستن بە ژێرخانی تری ئابووری جگە لە نەوت و ئەم بوارە زۆر هیچ گرنگێکی پێ نەدرابوو بەداخەوە بەڵام یەکێک لە هەر لە ناو یاسای چاکسازی و کارنامەی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەکید لەسەرەوە کاتەوە ئیشی جدیشی بۆ دەکرێت کە ئەوەیە کە سەرچاوی پەرەپێدان و هەروەها تەنەوەعکردنی داهاتی ناوخۆیی یەکێک بێت لە ئەولەویەت و استراتیجیەکانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەمە بتوانین هەم هەلی کار زیاتر بکەین هەم بتوانین ئەو لۆدە زۆری موچەخۆر کە لەسەر کەرتی گشتی هەیە و خەڵک هەمیشە چاوەڕوانی لەوەیە کە لە کەرتی گشتیە دەرفەتی کاری بۆ بڕەخسێ و لە هەمان کاتە
پشبەستنیش بە یەک سەرچاوە ئەبێتە هۆیەوەی کە ئەگەر هاتوو مەسەلەن بینیمان کە لە مانگەکانی ڕابردووە نرخ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نرخێنەوە لە بازاڕەکانی جیهانە داشکانێکی بەرچاوی بەخۆ بینی خێرا قەیرانینێکی سەختی ئابووری بەرەوچی وڵاتانی گرکەیەک سەرچاوی داهاتیان هەیە و کوردستانیش وەکو بەشێک لەوە بینیمان کە بەهۆی ئەوەی کە نرخی دەوت دابەزی و ئەو داهاتین حتا داهاتی ناو خۆشکەمی کرد ڕێژەی دەرهێنانی نەوت کە مانگەکانی پێشووتر لە هەرێمی کوردستانە داهاتی نەوت 600 ملیۆن دۆلار بوو مانگانە جگەلەوەی کە 400 ملیۆنی دەڕۆی بۆ خەرجی و دەرهێنانەوە کۆمپانیانە 300 ملیۆنی ئەچوو سەر خەزێنەی حکومەت بەڵام ئەم بەهۆی کۆرۆنا ئەیندا بەزیەوە بۆ 30 ملیۆن کە بە هیچ جۆرە بەشی ئەوە ناکات کە موچە خۆران دابین بکات و لە هەمان کاتا گەر داهاتی ناوخۆشی بچێتە پاڵ هێشتا بەشی ئەوە ناکات لەبەرەوە لە عێراقیش دیسانەوە حکومەتی عێراقیش دووجاری قەیران و بەهۆی ئەوەی کە پشبەستن بە سەرچاوەی داهات تەنها نەوتە لە هەرێمی کوردستان و لە عێراق و زۆرێک لە وڵاتان بۆیە ئەمە یەکێک بوو لە گرفتەکان و یەکێکە لەو استراتیژیانی کە پێویستە کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستان ئیشی لەسەر بکات و پێم وایە هەنگاوی ئەمەلیشی بۆ دەنرێت و لە داهاتووشە دەرەنجامەکانی بەدی دەکرێت. ژیان خان کابینی نوێی حکومەتی هەرێمی کوردستان جەختی لە دووسێ تەوەر لە دووسێ خاڵەکردەوەیەکی لەوانە شەفافێت لە سەرچاوەکانی نەوت و وزە و لە پاڵیا زیادکردنی داهاتی ناوخۆیی و فراجۆرکردنی بەرهەم و سەربار ئەمانەش پرسی چاکسازی و ڕێخستنەوەی داهات و خەرجی بەڵام لە تەمەنێکی کورتە ئەم کابینێ نزیک بە 7 بۆ 8 مانگ دەست بەکار بوو پرسی ڤایرۆسی کۆرۆنا نەکەرێمی کوردستان و عێراق ناوچەکۆ جیهانشی تەنی و بە جۆرە لە جۆرەکان کاری لە اقتصادی وڵاتە بەهێزەکانیش کرد خوێندنەوەی تۆ چییە بۆ پرسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بە تایبەت لەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسەکە و گەیشتنی بەم ناوچەیە کۆمەڵە ڕێکاری گرتە بەر تا ئاستیەوەی کە بە جۆرە لە جۆرەکان حکوومەتی داخست دامودەستگاکانی داخست و جوڵەی لە کۆمەلگەی کوردی کەم کردەوە بۆ ئامانجەی کە ڕۆح و ژیانی خەڵک بەپارێزێ بەڵام زۆرجار بەشێ لەوانەی کە هێزی سیاسین و پۆپۆلیستن و زۆرجار ئایانەوێت سۆز و عاتیفی خەڵک بوروژێنن تا ئاستیەوەی کایانوت کە بۆ نمونە ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان نییە کە لە وەختێک ئەمە لە زۆرێ لە وڵاتانی دنیا هەبوو خوێندنەوەی تۆ چییە بۆەوەی کە حکوومەت سەرکەوتوو بوو لەوەی کە ڕێگری بکات لە هاتنی ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر بە جۆرە لە جۆرەکان بە داکشانی داهاتی خۆشی بێت بەڵێ طبعاً ئەوە ڕاستێکی حاشانڵەگرێکە حکوومەتی هەرێمی کوردستان پێش هاتنی شەپۆلی ڤایرۆسەکەش کۆمەڵێ هەنگاوی ئەمەلی و کۆمەڵێ بڕیاری زۆر چارەنووساز و گرنگیدا لەوانە داخستنی دەواازەکان بوو بۆ ئەوەی کە هاتوچۆ و ئاڵوگۆڕی هەتا بارزرگانیشی ڕاگرت لەگەڵ وڵاتانی دراوسێ کە ڕێژێکی زۆر توشبیان هەبوو هەروەها داخستنی داوامی فەرمانگە و قوتابخانەکان ئەمانش دیسان بۆ لە پێنەوە پاراستنی ژیانی هاوڵاتیانە بوو زۆر جار ڕەنگە لە ڕووی داهات و لە ڕووی مادیەوە حکوومەتی هەرێمی کوردستان دووچاری زیان بێ بەڵام ژیان و گیانی هاوڵاتیانی خستە ئەولەویەت و کاری خۆی کە لە پێناو سەلامەتی هاوڵاتیانە کە زۆر جار لە هەندێک وڵاتانی تر بە هیچ جۆرە ئەم ڕێکارانە نەگیراوەتە بەر هەتا بەهۆی ئەوەشەوە کە ڕێکخراوی تەندروستی گیانی ستایشی هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە و ئەو هەنگاوانی کە نایەتی بۆ جێگەی باخی ئەوانیش لەبەرەوە ئەمە ڕاستێکی حاشانڵەگرێکە جگەلەوەی کە هەندێک لایەن هەبوون زۆر دژایەتی ئەم هەوڵانی حکوومەتی هەرێمی کوردستانیانە کرد و ئەیان ویست کە خەڵک سار بکەنەوە لەوەی کە پابەندی ڕێنماییەکان نەبێت و ویان دەکرد جۆرە لە موزایداتیان دروستە کرد بۆی کە حکوومەت ناڕاستە لەگەڵیان و بە هیچ جۆرە ڤایرۆسەکە لە کوردستانە بوونی نییە و ئامارانی بڵاو کرێت و ئاماری ناتەن دروستن ئاماری ناڕاستن بەڵام لەگەڵ ئەوشدا حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کە بە ئەرکی خۆی زانی بۆ پاراستن گیانی هاوڵاتیەکانی هەمیشە لە خەمی هاوڵاتیانە بووە بۆیە دەبینیت زۆر جار ئەمە وای کرد کە هەندێک لە هاوڵاتیان بەداخەوە بەم دواییانە وەکو پێویست پابەندیەکانیان پابەندیان شکاند وای کرد کە ڕێژەکە بەرەو هەڵکشاند و ئامارەکان ڕووی لە زیاد بوون بەڵام بە هیچ جۆرێمە ناکرێت ینی خەتا و کەم و کوورێکە بۆ حکوومەت بگێڕینەوە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە زۆر بە جدی ئیشی لەسەر ئەم بابەتە کردووە ئەوەی کە پێویست بوو بۆ پاراستنی خەڵکی کوردستان ئەنجامی داوە.
ژیان خان لێرەوەمەوێ پرسیارە بکەین لەسەرەوەی کە بۆچی بەشێت لەو هێز و لایەنە سیاسیانە بەشێت لە کەناڵی ڕاگەیاندنی دروستکراو کە یان لە سوۆسیال میدیاوە خەڵکانێک کە بە دیارانی زۆرجار کامانە دانی سیاسی و ئایدۆلۆجی و تەوجیهێکەکەی لە پشتیانەوە یعنی جەوێ کەشێک دروستەکەن کە خەڵک متمانەی بە هیچ شتێکی حکوومەت نەمێنێ بۆ نمونەوەی کە بەڕێزت باست کرد وەکو چاودێرێک وەکو ڕۆژنامە نووسێک وەکو چالاکێکی کۆمەڵگەی مەدەنی باز لەوەکەی کە حکوومەت لە کۆمەڵە شتێکا کەم و کۆڕی هەیە بەڵام ئایا حکوومەت تەنها کەم و کۆڕی هەیە یان لایەنە باشووی جابیەکانیشی هەیە هەر بە بەڵگەوەی کە بەڕێزت باست کرد لەسەر پرسی کۆرۆنا ینی بەڕەشکردنی هەموو شتێکی وڵاتە و ڕوخاندنی متمانە چه ئامانجێکی لە پشتەوە بێگومان ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ململانی سیاسی بەداخەوە کە هەندێک کەس و هەندێک لایەن دۆخی سەختی ئابووری کوردستانم دۆخە سەختی کە بۆ هۆی ڤایرۆسی و کۆرۆنا و قەیرانی دارەیە و دروست بووە بەکاری هێنن وەکو کەرەستەیەک بۆ ململانی سیاسی بۆ لێدان لە حکوومەت بۆ لێدان لەو لایەنانی کە لە دەسەڵاتان و هەندێک حزبێ خۆشی لە دەسەڵاتای کەچی بە دیوێکی ترا خۆی ئەم گوتارە بۆ پۆلیسیانی هەیە و هەمیشە هەوڵی ئەوە دەدات کە جۆرێک لە بێمتمانی و نادڵنیایی لەلایەن هاوڵاتیان دروستکە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کە ئەمە ینی کللتورێکە کە کەسانێک ناکرێ بڵێم هەموو حیزبەکان وان یاخود هەموو حزبە نارەکانوان ڕەنگە بە پەنجەی دەست بژمێرن ئەو کەسانی کە ناری حکوومەتن ناری حکوومەتی هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان نەک لە ئەسەر ئاستی ناخۆ حتا لەسەر ئاستی دەریشەوە لە وەکو نوێنەری کورد لە بەغدا دەبینین هەڵوێستەکانیان نەبینین چەند دژی هەرێمی کوردستانە و ناوبەناو ئیدیعای هەندێک شتەکەن کە لە بەرژەوەندی کوردستانانیە مەسەلەن لە مای پێشوو کاتێک ڤایرۆسەکە بەرەوشی کوردستانی گرتووە قەیرانێکی سەختی دارایی هەیە هەندێک داهاتم مزایدەی پرسی لامەرکەزی سلێمانیانە کرد لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان کابینی نوێم خۆی لەناو کابینەکەیە ئاعتراف بەوە دەکات و جێگی کردوتەوە کە باوەڕی تەواوی بە لامەرکەزێتی پارێزگاکان هەیە و پشتگیری ئەم هەوڵە دەکات بەڵام لە چوارچێوەی سیستەمێکی یاسایی و ئیداری دابێت واتە نەبێتە قۆرەخکاری بۆ لایەنێکی سیاسی و گەندەڵی و ناشەفافێتی تێدا بکرێت و پێچەوانی قواری هەرێمی کوردستان بێ بەڵام دەبینی سێرەکرامان کرابووە بە بابەتێک بە پرسێک بۆ مزایدەی و سیاسی و ململانی سیاسی و یاخود لە لایەکی تر هەندێک کەس بەم دوایانە ئیدیعایەوان دەکرد بێت قواری هەرێمی کوردستان هەبووەشێتەوە ینی ئەم جۆرە دەنگ و ئەم جۆرە دەنگە نەشازانە هەمیشە بوونیان هەبووە بەداخەوە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بە هیچ جۆرێک کار لەسەر ئیرادەی نە حکوومەتی هەرێمی کوردستان نە حیزبە سیاسیەکان نە هاوڵاتیانی کوردستان نەکات بۆی کە ئەم ڕێڕەوی و شەمەندەفەری چاکسازیە وەکو خۆی بگاتە جێ و ئامانجەکەی بەدیبێنێ کە بێگومان ئامانجی ڕوون و ئاشکرا ئەویش بەدیهێنانی بنەماکانی دادپەروەریە نێشتنی گەندەڵیە ڕێگریکردنە بە هەدەردانی سامانی گشتی وڵات و هەروەها نەهێشتنی سودمەندبوونی ناشایستەی هەندێک کەسانە وەروە گەڕانەوەی مافە بۆ کەسانی شایستە کە بەهۆی ئەم گەندەڵی و بە هەدەردانەوە کەسانێک کە مافی ئەوانێ موچیان هەبێ مافی ئەوانەیە کە پلی وەزیفیان بەرز بکرێتەوە سێرەکەی بوون بە قوربانی سیستەمێک کە کەسانێکی تر قۆرخی کردووە لەبەر ئەوە پرۆسی چاکسازی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ڕەنگە لە بەرژەوەندی تاقم و نوخبەیەکانە بێ کە خۆیان سودمەند و مستەفیدی یەکە من لەم گەندەڵی و بە هەدەردانە بەڵام بەگشتی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان یارمەتی دەرێکی باشی حکوومەتی هەرێمی کوردستان بن و بیانەوێت وە خودت هاوکار و پاڵپش بن بۆ ئەوەی کە دووبارە لە ڕێگەی ئەم سیستەمەوە سیستەمی داراییمان سیستەمی کارگێڕیمان دووبارە ڕێخستنەوەی بۆ بکرێ مەسەلەی یەکە ئیداریەکان مەسەلەی پلە وەزیفیەکان و مەسەلەی بەرزکردنەوەی پلە و هەروەها موچە خۆران ئەمانە هەمووی پێویستە بەپێی ئەم یاسایە وەکو چۆن لە یاساکەیە بە شێوەیەکی زۆر دادپەروەرانە ئاماژەی پێکراوە جێبەجێ بکرێت و ئەمەش گرنگە لایەنە سیاسیەکان هەمویان یەکدەنگ بن و هەمویان هاوکارێکی باش بن و ڕێگە نەدەن کە بە هیچ جۆرێ پەرتەوازەی و دژایەتیکردنی ئەم پرۆسەیە دروست بێت لە کوردستانە تا ئەوەی کە بتوانین دەستی خزمەتگوزاری زیاتر بۆ هاوڵاتیان دەسەبەرکەین چونکە ئەوەی کە بەڕێزە پێشتر باست کرد بۆچی ئێمە تا ئێستا گلەی کارتی کارەبامانەیە گلەی کەرتی
ئاومانێ سێکتەری ئاومانێ گلی نەخۆشخان سێکتەری تەندروستی و کوالیتی نەخۆشخانە و ڕێگاوپانەکانمانەیە بۆچی لەبەرەوەی کە بەهەدەردانێکی زۆر لە مەسەلی موچەیە کراوە حکومت داهاتێکی وە لە بەردەستان نەمابووەوە کە بتوانێت پەرە بدات ئەنجنا حکومەتیش خۆی دەزانێت یعنی بۆ جادەوبانە و شەقامانە دەڕوات دەبینێت کە ئێمە کەم و کورتیمان لە ڕێگاوبانەکانمانە هەیە کەم و کورتیمان لە سێکتەری کارەبا و ئەوانە داهەیە بەڵام لەبەروی بودجەی پەرەپێدانمان کەم بووە بۆیە پرۆسی چاکسازی یەکێک لەو ئیجابیات و خاڵە پۆزتیڤانی ئەوەیە کە داهاتێکی باش بۆ حکومەت دەگەڕێت و بێ بتوانێت هاوتەریب لەگەڵ دابینکردنی موچە خۆران بتوانێت دەستێکیشی بە ئاوەدانکردن و پێشخستنی کەرتی خزمەتگوزاری بێ لە هەرێمی کوردستانە. ژیان هەندەست خۆش بێ لێرەوە ئەمێ قسەی لەسەر ئەوە بکەین کە کۆمەڵە تاقم و یان چەند باند و تاقمێکن کە زۆر جار پاری خەڵکیشان لە بەردەستایە هەروەی کە جەناب باسی کرد هەندێک جار ئەمانە بەشداری حکوومەتیشن بەڵام بە دووفاقی سیاسەتەکەن و باز بەسەر هیچ شتێکان نایەن یعنی بۆ نمونە پرسی کۆرۆنا ئیستیغلالەکەن بۆ چاوەشەکردنی ڕایگەشتی پرسی لا مرکزیەت ئەوەی کە بەڕێزەدا ئاماژەت پێکرد پرسی ناوچەگەرێتی پرسی چاکسازی یعنی زۆرینی ئەو شتانەی کە لە هەرێمی کوردستانە قەومێ ئەوان خوانی لێ نابیێرن بە باش و خراپیە وڵاتە خراپەکەن و هەر چەمک و هەر ڕووداوێکی تازەژێتە پێشەوە ئەوان ئیستیغلالیەکەن بۆ چاوەشەکردنی ڕایگەشتی و نەهێشتنی متمانە ئەمێ بەڕێزت بۆ چوونی جەنابە بزانم لەسەر ئەوەی کە دوێنێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی سلێمانی کردووە بەردی بناغی پرۆژەی 100 مەتری دانا کە ئەم پرۆژەی چەند جارێکی دیکەش لە ڕێگەی پارێزگای سلێمانی و کاربەدەستانی ئەم سنوورەوە بەردی بناغی بۆ دانراوە و چەند جارێکیش بڕا گوژمەی بۆ دەستنیشان کراوە پرۆژەیەکی ئەگەر سەیری بکەین زۆر بە گیر و گازە و لە ماوەکانی ڕابردووە ئیدارەی ئەم سنوورە پێداگر نەبوو لە جێبەجێکردنی و بە باشی مشوری نەخواردووە خوێندنەوەی ژیانخان وەکو هاوڵاتێکی سلێمانی وەکو چالاکێکی کۆمەڵگی مەدەنی چییە بۆ ئەوەی کە حکوومەت هەرێمی کوردستان سەرباری نەناردنی بووجە لە بەغداوە سەرباری ڤایرۆسی کۆرۆنا و ئەو دەرهاویشتانی بە دوایە هاتووە بە تایبەتی لە سستکردنی دۆخیابووری هەرێمی کوردستان بەڵام کابینی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان بۆ پارێزگایەکی وەکو سلێمانی بە پەرۆشە کە پرۆژەی شەقامی سەمەتری کە پرۆژەیەکی استراتیژیە بە نیسبەتی سلێمانیش و بە نیسبەتی هەرێمی کوردستانیشەوە حکوومەت لەم دۆخەیە هێشتا بە تەنگەوەیە کە ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر بە شێوەی هەنگاو بە هەنگاویش بێت پرۆژەکە سەر پێ بکەوێت. بەڵێ طبعاً پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی کێکە لە پرۆژە گرنگ و پڕبایەخ و استراتیجیەکان کە وەکو بەڕێزی ئاماژە پێدا لە کابینەکانی پێشووتری حکوومەتی هەرێمی کوردستانیش بەردی بناخی تقریباً پێم وایە بە 6 ساڵ پێش ئێستا بوو لە کابینەی حەوتا بوو کە بەردی بناخی دانرا و پارەشی بۆ تەرخان کرا بەڵام ئەو بوو کە نەچوو بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە جێگای ئومێدا جێگای دڵخۆشیە ئەوەیە کە سەرڕای و دۆخە سەختە ئابووری و قەیرانە دارایی کە بەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی گرتووە و ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە و سەرڕای ڤایرۆسی کۆرۆنا بینیمان کە دوێنێ لە مەراسیمێکی تایبەت تا بەردی بناغی ئەم پرۆژەیە دووبارە دەستی بە کارکردن کردەوە کە بۆ جێگای دڵخۆشی و ئومێدێک بۆ سلێمانی کە پرۆژێکی وا استراتیژی گەورە دەچێتە بواری جێبەجێکردنەوە پێکمان ئەمە جێگای دڵخۆشیە جگەلەوەش کە ماوەیەک بوو کە کەسانێک بوون بە نەشارەزایی خۆیان بەبێ زانیاری دایانویست ئەمەش دیسان بکەنە کەرەستەیەک بۆ مزایدەی سیاسی و هەوڵیان دەدا ئەوە نوێ نابکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەولێر و دووهۆکە و گرنگی بە سلێمانی نادات حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پرۆژێکی خزمەتگوزاری پێنی بۆ سلێمانی بۆیە دوێنێ دەستپێکی دوێنێ وەڵامێک بوو بۆ گومان و پرسیارانی کە دروست بوو و ئەوە نیشاندرا کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵسۆزی بە تەنگ هەموو کوردستانەوەیە بەخەم هەموو شار و شارۆچکەکانی کوردستانەوەیە بۆیە جێبەجێکردنی پرۆژێکی وەها گرنگ و کاریگەری وەکو پرۆژەی 100 مەتری کە چەندین شەقامی 30 مەتری و 40 مەتری و 60 مەتری و تونێل و بەرزە پردو و ئەمە دەبێتە هۆی ئاوەڵاکردنی سنوور و فراوانبوونی سنووری سلێمانی کە جگەلەوەی دیمەنێکی جوان بە سلێمانی دەبەخشێ دیمەنێکی شارستانی بە سلێمانی دەبەخشێ دەبێتە هۆی
ئاسانکاری هاتوچۆ بۆ هاوڵاتیان بۆ حکومەوەی کە ڕێگاوبانەکانی سلێمانی ڕێگاوبانی تەسک و بچووکووە لۆدێکی زۆری لەسەر بووە ئەمە کاراسانی بۆ هاتوچۆی سلێمانی دروستەکە و لەمان کادا دەبێتە هۆی ئاوەڵابوون و فراوانبوونی سلێمانی و سەرکێشە بۆی کە پرۆژەی تیجاریشی تا بکرێتەوە شەقامانەوە هەلیکاری زیاتریش بڕەخسێنێ لەبەرەوە پرۆژێکی زۆر گرنگ و استراتیژیە خۆشبەختانە کە دوێنێ چوو بواری جێبەجێکردنەوە ئومێدێکی باش بوو و هەروەها چاوەڕێکاری باشتر لە حکومەتەکەن جێگەی دڵخۆشی بوو بێگومان ئەوەی کە گولۆکارانی جێگەی دەستخۆشیە. ژیان خان بەرە کۆتایی بەرنامەکە چین لێرەوە کە دوای خوێندنەوە بۆ دۆخی حکوومەتی هەرێمی کوردستان دەستبردن بۆ پرسی چاکسازی زیادکردنی داهاتی ناوخۆیی بەرەنگاربوونەوە لە پرسی کۆرۆنا و پاراستنی خەڵک و دووبارە لە سەردەمی قەیرانەکانەوە دەستبردن بۆ جێبەجێکردنی پرۆژەیەکی استراتیژی گەورەی وەکو شەقامی سەڵمەتری سلێمانی هیوامان بۆ هەبێت کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە 3 ساڵی داهاتووە ئەتوانێت دۆخی ژیان ئاسایی بکاتەوە و پرسی چاکسازی بەهستێکی گەورە بباتە پێشەوە و سەرئەنجام هاوڵاتی لە ژیانی ڕۆژانەی خۆیان هەست بە گۆڕانکاری بکات. بەڵێ بێگومان ئەو هەنگاوانی کە نراوە ئەو کارنامە ئۆجندەی کە دیاری کراوە ئومێدێکیەوە دەبەخشێت کە ئەو کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیرادەیەکی زۆر جددی هەیە بۆ چاکسازی لەسەر جەم سێکتەرەکانە ینی چاکسازی بەتەنها لە موچە ناگرێتەوە چاکسازی لە سیستمی داراییمانە چاکسازی لە سیستمی ئیداریمانە و بودجە تەخسیسکردنی بودجەی تایبەت بۆ پەرەپێدان کە ئەمە کەرتی خزمەتگوزاری و پرۆژە استراتیجیەکان ئەگرێتەوە ئەمانە هەمووی بێگومان دەبێتە هۆی تەنەوعبوون و فرەی سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان کە ژێرخانێکی ئابووری باشمانەداتەوە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە خلالی ساڵێکە ئومێد بەخش بوون چ لە ڕوبەڕوونەوەی کۆرۆناکە هەمیشە تەئکید و دڵنیایی داوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە حکوومەت بە هەموو تواناکانی ئەوانە پارێزێ حتا قەیران هەوڵ دەدرا کە ئەوەش دروستکرێت کە قەیرانی دارایی وا دەکات مەسەلەن هەرێمی کوردستان بەهۆی داخستنی سنوورەکان و نەمانی ئاڵوگۆڕی بازرگانیەوە ڕوبەڕووی قەیرانی خواردن و ئەوانە بێتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیایی داوە کە تا کۆتایی ئەم ساڵ بە هیچ جۆرێ قەیرانی خواردن و دەرمان ڕووناتە چونکە کۆگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشی پێویستیان لەو پێداویستی و خواردن و دەرمانانە ئامار کردو و بە هیچ جۆرە پێویستیان بەوە نییە کە ئەگەر هاتوو ئاڵوگۆڕی بازرگانیش ڕوونەدا لە نێوان هەرێمی کوردستان دەرەوە تووشی قەیران و گرفت ببینەوە و هەروەها هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەی چاکسازی و خستنە سەرپێی یاسای چاکسازی ئەمە زۆر هەنگاوێکی دڵخۆشکەر و ئومێدبەخشە و هەروەها هەنگاوی دووبارە دەستبردن بۆ هەندێک سەرپێککەوتنی هەندێک پرۆژەی استراتیژی وەکو دوێنێ بینیمان پرۆژەی استراتیژی شەقامی سەڵمەتری سلێمانی ئەمانە هەمووی هەنگاوی ئومێدبەخشن هەرچەنە دۆخەکە دۆخێکی نەخوازراوە دۆخێکی سەختە بەڵام لەگەڵەوەشدا ئەم پرۆژە و ئەم هەنگاوانە هەبن بێگومان ئەو ئومێدە هەڵە چندێ لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی داهاتووە بەکەمبوونەوەی قەیرانەکان بەکەمبوونەوەی خطوڕیات و مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا دەتوانێت باشتر خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکات بەبێ جیاوازی شار و شارەچکەکان و ئەوەشی کە گرنگە ئەوەیە کە هەموو لایەک و بەتایبەت لایەنە سیاسەکان چ ئەوانی لە حکوومەتن چ ئەوانی لە دەرەوەی حکوومەتن لەبری ئەوەی کە دژایەتی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانکەن پاڵپشتی ئەم پرۆژانە من پاڵپشتی چاکسازیەکە بن و لەمپەڕ و ئاستەنگ بۆ جێبەجێکردنی چاکسازی و یاسای چاکسازی دروست نەکەن تا ئەوەی کە بتوانین ئەو خەون و خواست و داواکاری کە خەڵکی کوردستان هەیەی هەمیشە داوای دەکەین با گەندەڵی نەمێنێ با شەفافیت هەبێت لە داهاتە با یەکسانی هەبێ با دادپەروەری هەبێت بێگومان ئەمە دەتوانین بەم هەنگاوانە و پاڵپشتی هەموو لایەک کوردستانێکی خۆشتر ئاودانتر و هەروەها ژیانێکی شایستەتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەسەبەر بکەین. بەڕێز ژیان جەلال پارێزەر و چالەکی کۆمەڵگەی مەدەنی خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی ڕاڤا بەشدار بوویت. زۆر سپاس. دەستان خۆش بێ و زۆر سپاس. ئازیزان بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی ڕاڤا تا ڕاڤەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.